ئێستا زیاتر خەڵک خۆیاوەتە باڵندەی کۆکتێل لە ناو باڵندەکانە لەبەرەوەی کۆکتێل باڵندەیەکە زۆر کۆمەڵایەتیە بە ئاسانی هۆگری خەڵکە بێت. ئینسان بۆ نمونە ئەگەر خۆی تەنیا بێ لە ماڵەوە کۆکتێلێک ڕاگرێت ئەم کۆکتێلە واکە تەنیایەکەی پڕکاتەوە ئەو کاتە هەست بە خۆشیەکەکا لە ماڵەوە. ئەم باڵندە بڵین زۆر جیاوازە لە کەسی تر بۆ نمونە خەڵک خۆی بە مۆبایلەوە مەشغوڵکە ئەمە زاچیرەیە بایا تووشی چەند حاڵەتێکێکە بۆ تاسی نەرێنی زۆرە. بەڵام باڵندە شتێکی خۆشە یعنی بۆ نمونە زیاتری سە خەڵکێتە لە ئێمە تەبەن لە کۆکتێلە حەزیان لە ماڵیە داوای ماڵیەکەن. ئەگەر ماڵیەکە سعری گران ئەو کاتە بە 700,000 بە 800,000 دانێکی دەسەکەوێت. ئەگەر دەستیشی نەکەوێت چاوەڕێکە بەچکەمان لە ئێمە جا ئیسا حالیان دی نییە بەس بەچکە هەرزانە بە 40,000 ئەم کەسا چێ لە ماڵەوە بە خێوێکات تا مانگ و نیوێ 2 مانگ سیلاکی پێ ڕۆژانە 5-6 جار کە سیلاکی یاپی دوایی گەورا بێ دوای 2 مانگ و نیو و خۆی فێری خواردنە بێ بۆ ئیتر وردە وردە ڕاهێن لەگەڵێ و فێری قسەیەکات ئەو کاتە زۆر ماڵێ بێ و ڕاهێن. کۆکتێل کۆمەڵایەتیە ئەبێ لە ناو خەڵکە بەرەڵایکەنە دەرەوە نابێت زۆر لە قەفەزابێ بە تایبەت ماڵیەکان ئەیەنیتە دەرەوە ڕۆژانە 2 سەعات 3 سەعات لەگەڵ خۆتا یاریەکە ئەگەر بتوانی زیاتریش لە دەرەوە بێ باشترە بەڵام کەسی وا هەیە بۆ نمونە دەوامیە ناتوانێت هەر لە دەرەوە داینێ ئەبێ و کاتانەی تر بیکاتەوە ناو قەفەز. دایم زۆربەی باڵندەکان عادەتەن بە ڕۆژ ئەبێ ڕووناک بێ لە جەوێکی گونجاو بێ ئەبێت پلەی گەرمی وەکو ژوور و مرۆڤ چۆن دەرجەی حراری چۆنە ژوورەکەی ئەبێ ئاوە ئەحتیادی بێ نەک شوێنەکە سارد بێ یا لە موبەقێکا داینی یا لە دەرەوە داینی ئەبێ شوێنێکی ئەحتیادی بێ هەوەی. ئێستا بۆ نمونە ئەم کۆکتێلەمان لایە ماڵیە ئەمە ڕەنگی شەکەری ئەم ڕەنگە زۆر مەرخوبە ڕەساسی هەیە کونجێ ئەمان ئەرزانترین ئیسەمە تقریباً بە 80,000 تەمەنی 6 مانگە بێ لەم تەمەنەیە زۆر گونجاو بۆ ئەوەی فێری قسەیکەیت لەم تەمەنەیە فێری قسە بێ هەتا ساڵیش فێرە بێت کەلیمەی پێ ئەڵێ چەند جارە دووبارەیەکەیت و ئەتوانێت بیلێ بە تایبەت ناوی مناڵوشت فێرە بێ کە هۆگریە بن حەزەکەن لەگەڵا یاری بکەن. ئەگەر نەوعەتی تر بێ ئەنگلیزی هەیە ئەنگلیزی گرانترە بەڵام ئەنگلیزی و کۆمەڵێکی تر هەیە خەڵک زیاتر بۆ ئینتاجەی باتەوە بە ماڵەوە دایانێ لە ماڵەوە بەچکەی لێگرێت کە بەچکەی لێگرت بڵین بەرهەمێکی بێ و کاتە ئیسفادەی لێکە لە ڕووی پارەوە نێر و مێ نەوعەتەکان فەرقی هەیە بۆ نمونە چەند هینەیەگەل لە ئەنتەرنێتا لێبی پێتەڵێ مێیەکان زیاتر خاچیانەکەنەوە هەروەها کلچیان شێوازی کردنەوەی تۆزێ زیاترە ئەگەر لە هەنێ ڕەنیشە ئاسانتر دەرەکەی بۆ نمونە ئەم پەمەیە تۆخانەی گوپی زۆربیان نێرن ئەگەر کاڵتر بێت تۆزێ ئەوە مێ لە ڕووی قسەکردنیشەوە نێر باشتر فێری قسا بێ بەڵام مێیەکان نیشان هەر فێرە بن بەڵام کەمتر. بەڕاستی ئێستا خۆی وا باشترەکە مناڵ هەر لە مناڵیەوە فێر بکرێت خوبا بە ئاژەڵ باڵندەیەک بەخێوکە زۆر لەوە باشترەکەەوە خۆی بە شتی ترەوە مەشغوڵ کات هەروەها خواردن و شتیشیانە بێت لە ماڵا پێبیری ئەو خواردنەی خۆی کە هەیە چەند نەوعێکمان هەیە ئەوروپیمان هەیە عێراقی هەمانە دروستەکرێت تورکی هەیە لەگەڵ ئەوەش خواردنەشە ئەتوانی هێلکەی کوڵایی بیرێتەیە بە تایبەت لە زستانە زۆر چاگە ڤیتامینات هەیە بیاندرێتێ باشە بۆیان و میوەکانیش خۆن هەموو ژۆرە میوەکە خۆن بۆیاندامن بەڕاستی کەس هەبوو هەر بۆ لای خۆمان ئافرەتێ بۆ نمونە بە تەمەنیش بۆ تەیرێکی ئاوای لە مناڵیەوە بەخێو کردووە دوایی کەلەی ڕۆشتووە هاتووە زۆر یعنی دڵی پێین بووە چۆنەڵی فرمێسکی بۆ ڕشتووە و دوای ئەوە دانێکی تری هاوشێوەی ئەوە ماڵی بووە بردوێتی توانیوێتی جێگەی بۆ پڕکاتەوە وەکو ئەو خۆشی بێ بەڕاستی. ئەگەر تەنیا بێ بێتاقەت ئەو کاتە پڕ لە خۆی کاتەوە
کەپەڕی لە خۆی کردەوە چۆن ئەڵەی بێزاری خۆی بەو شێوەیە دەرەڕێت بەڕاستی لەبەرەی ئەم باڵندەیەکی کۆمەڵایەتیە ئەم کۆکتێلە ئەگەر زەلامێک نەتوانێت بۆ نمونە زۆر لەگەڵ یابێ و بێنێتە دەرەوە و یاری لەگەڵاکە و بیدوێنێ باشترە کە ئەمە هەر نەیکڕێت لەبەر ئەوەی نەتوانێت نازی هەڵگرێت ئەو کاتە هەر ڕای نەگرێ باشترە بیدا بە کەسێکی تر کە بتوانێت جوانتر بەخێویکە و بۆ نمونە کەسێک ئەوێ سەفەرێ بکات مانگێک 20 شەو یا 2 مانگی پێچێ نایەتەوە ئەو کاتە پێویستە ئەم تەیرە لایک زەلامێکی تر نەفرێکی تر دابنێ بۆی ئەو بۆی بەخێوکە و زیاتر ئاگاداری